ئازادی میدیا و ڕۆژنامەوانی کوردی سڵاوتان لێبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. هەشت ساڵ دوای دیاریکردنی ڕۆژی 3 مانگی مەی وەک ڕۆژی ئازادی میدیا و 121 ساڵ دوای بڵاوبوونەوەی یەکەمین ڕۆژنامەی کوردی، چەند مافی سەرەتایی ئازادی ڕاگەیاندن، ڕۆژنامەوانی و ڕادەربرین لە جەماوەری کوردی و کۆمەڵگای کوردی بە جددی وەرگیراوە. کێشەکانی ڕاگەیاندنی ئازاد چەند دەگەڕێتەوە بۆ دەسەڵات و چەند پەیوەندی هەیە بە کولتورەوە. ڕۆژنامەوانان و میدیاکارانی کورد و ڕاگەیاندنی کوردی بۆ جێبەجێکردنی کارەکانیان ڕوبەڕووی چ گرفتگەلێک دەبنەوە؟ ئازیزان، بۆ باس لەسەر ئەم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوومیانمان لەگەڵ دەبێت. دیوانەکەی بەنامەی ئەمڕۆمان کە لە ڕێگای سکایپۆ لەگەڵمان دەبن بریتین لە بەڕێزان خاتوون نیاز عەبدوڵڵا، ڕۆژنامەوان لە هەرێمی کوردستان و ناسر سینا، میدیاکار لە سوێد. بەخێرهاتنی هەردوویان بەرامە دەکەم و لەسەر ئیزنیان لەگەڵ کاک ناسر دەست پێ دەکەین. کاک ناسر، بەڕێستان بەرپرسی ماڵپەڕ و میدیا کۆمەڵایەتیەکانی چەند زمانی رادیۆ سوێد و دامەزرێنەری بەشی کوردی ئەم رادیۆواتە رادیۆ زایاڵەن پێشتری ساڵی 1990دا گە هەڵەنەبن بۆ ماوەی 11-12 ساڵ لە بەشی کوردی رادیۆکانی مەهاباد و تاران و تەلەڤیزیۆن ئێران کارتان کردووە. وەک میدیاکارێکی بە ئەزموونی کورد لە نێوخۆ لە ئێران و لە کوردستان ئێستاش لە سوێد، پێتان وایە چەند ڕۆژنامەوانی کوردی بۆی کراوە توانیوێتی پرینسیبەکانی ڕۆژنامەوانی ئازاد بپارێزێت؟ سڵام هەیە بۆ ئێوە کاک شاهیدی بەڕێز، بۆ هاوکاران لە بەشی کوردی دەنگی ئەمریکا. بەخێراتنی نیازخان دەکەم، خۆشحاڵم کە لەو بەرنامەدا لەگەڵی هاو قسەم. پرسێکی زۆر زەحمەتت هێنایە گۆڕێ، بەداخەوە وەڵامی ڕاست و دروستی و پرسیارە بە تەواوی لای من نییە، چونکە بەهۆی جۆراوجۆر دیارە من نەمتوانیەوە کە ئاگداری هەموو ڕۆژنامەکان بم کە لە وێنە لە کوردستانی باشوور لەم ساڵانی دواییدا بڵاو بوونەتەوە. ئەوەندەی کە لەسەر نیەتان دیارە خوێنەرێکی باشم. ڕۆژنامەکانی کوردستانی باکوور و ڕۆژاوە لەبەر دیالێکتیان یان لەبەر لانی کەم لەبەرەوەی کە بەشێکی بەرچاویان بە تورکیشت دەنووسن و منیشە و زمانە بە هیچ جۆرێ نازانم ئاگداری وشتنیم بەڕاستی. بەڵام دەزانم کاوڵی باش دراوە بۆ کارە. دیارە لەو هەنگاوەدا کە ڕۆژنامەوانە ناویانە توانیویانە کە هەندێک ڕچشکێنی بکەن، جاروباریش سەرکەوتن هەبووە، هەندێک جاریش تێشکان هەبووە. بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەی کە ڕۆژنامەوانانیش دەزانن کە زانین ئاگداربوون مافی ئینسانیە بۆ هەموو مرۆڤێک، هەروها ئەوانیش وەکو ڕۆژنامەوان کاری خۆیان دەکەن، تاوانبار نین، شت دەخەنە ژێر پرسیارەوە، پرسیار دەکەن وەش مافی خۆیانە. کاک ناسر، کە ئاماژە دەی بەوە کە زۆر ئاگاد لە ڕۆژەکە نیە، بەڵام ئەگەر بەراوردی بکەی ئەو وەک ڕۆژنامەوانێکی کورد، ئەوەی کە لە کوردستان لە مەهاباد چالاک بوویت و دواتر لە تاران و تەلەڤیزیۆنەکە و رادیۆکەی ئێوەش ڕوو بە ناوچە کوردنشینەکان بۆ بەگشتی تەنان ڕوو بە دەرەوی وڵات بووە لە ئێراندا، بۆ ئێستا وەک ڕۆژنامەوانێک کە لە بەشی کوردی هەم تەلەڤیزیۆن سوێد کارتان کردووە، هەم بەرپرسی با بڵێن هەموو ماڵپەڕەکانی بەشەکانی بیانی ئەو رادیۆیەن، بەنسبەتی ئەزمونونەکەی خۆتان پێتان وایە چەند پرەنسیبی ڕاگەیاندنی ئازاد بۆ ڕۆژنامەوانی کوردی گرنگ بووە، جگە لەوە کە چەند توانی پارێزانی توانی پارێزێ؟ خۆشحاڵم کە من یەکەم ڕۆژنامەوانم کە لە شرکەتێکی رادیۆ تەلەڤیزیۆنی پابلیک سەرویس کار دەکەم و کارم کردووە لە ساڵی 97ەوە بە هاتم بە ناو بەشی فارسی. ئەم ئەزمون لە ڕۆژنامە لە رادیۆ تەلەڤیزیۆنێکدا کە سەر بە حکوومەت نییە، بەڵکو خەڵک پارەکەی دەدا بۆ بەڕێوەچوونی، بۆ ئەوەی کە ببن بە عەدەستێک، ببن بە چاوگوێی خەڵک نەک دەسەڵاتداران. ئەزمونێکی بە تەواوی جیاوازە لەوەی کە من لە ناو رادیۆ و تەلەڤیزیۆنی ئێران
بەشی فارسی و کوردی بە تایبەت بەشی کوردی هەم بووە ڕادیۆ تەلەڤیزیۆنێکی تەواو سەر بە دەوڵەت سەر بە حکوومەت بە سنووردارکردنی هەموو بابەتێک هەروەها هەموو ڕۆژنامەوانێک کە لێمەدا کاری کردووە ئەوەندەی کە ئەم ئەزمونە دەگرێتەوە من بەڕاستی ناتوانم دوانە بەیەکەوە هەڵسەنجێنم دوو دنیای بە تەواوی لێک جیاوازن ئەو دوو دنیایش دیارە من بەداخەوە یەکیانم لە نزیکەوە تاقی کردەوە 11-12 ساڵە کەروەکی جەنابەت فەرمووت اینجا لەوێ دەریان کردم لەبەرەوەی کە جوورێکی ترم بیر دەکردەوە هەندێک بەرنامەم دروست دەکرد کە لانیکەم بەشێکی لە بەرنمەکانی بۆ ئەوە نەدەبوو کە ئەوان قبولی بکەن و بڵاو بێتەوە وای لە هات کە من بەشێکی بەرچاوی ئەو وتوێژانەی کەو کاتە کردبووم یا بابەتانەی کەو کاتە نووسیبوون لە ڕادیۆدا ویسبوون بڵاوم کەم و هەرچەند کە تۆماریش کرابوون بەڵام لەگەڵ خۆم هێناومە دەرەوەی وڵات لە سوید بۆ جاریەکەم و دەنگانم بڵاو کردوونەتەوە ئەمەش زۆر جگای پێم وابێ سەرسوڕهێنەر بێت بۆ کەسانێک کە لە بواری مێدیایدا کار دەکەن پاشتی چەندین ساڵ بابەتێک بێت لە دەروی وڵات لەلایەن هەما ڕۆژنامەوانەوە بڵاو بکرێتەوە لە حاڵەکە بابەتەکەی هیچ پەیوەندیەکی ڕاستە و خۆی بە وڵاتی سویدەوە نەبووە بەڕاستی ناتوانم دوانە هەڵسەنجێنم بەیەکەوە کاکشایت باڵێ خاتونیاز بەڕێزت لە هەرێمی کوردستان چالاکی تو وەک ڕۆژناوانێکی بە ئەزمون دەناسرێت و لە کۆڵینەوەشت هەیە بۆ ئەو ڕەوشەی ئێستا لەوێ هەمانە لە بۆی ڕاگاردندا ئەگەر گەرەکتان با بڵێن تەسویرێکی گشتیمان پێ بدەن لەو ڕەوشەی ڕۆژنامایی لە کوردستاندا ئێوە چۆن دەیسەنگێنن ئایا وەک با بڵێن ڕاگەاندنی ئازاد پرینسیبێکە جگە لەوە کە دەسەڵات بێڵێت یان نێڵێ پارێزە لای ڕۆژنامانی کوردی بەرە مشتێ سڵاو لە تۆ و لە میوانە بەڕێزەکەت و بیسەران و بینەرانمان ئەمە پێش ئەوەی باس لە هەرێمی کوردستان بکەم باس لە کۆی ئەو تایبەتمەندیە بکەم کە ڕۆژنامەوانی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکوور لە ڕۆژئاوا لە هەرێمی کوردستان پیای تێدەپەڕن هەڵبەت دۆخی ڕۆژنامەوانی لە ڕۆژهەڵاتی کوردستان و باکووری کوردستان بۆ هۆکاری لە قۆناغی خەباتی چەکداری و بەرەنگاربوونەوەی ڕژێمی ئێران و ڕژێمی تورکیان زۆربەی ئەو کەناڵ ڕاگەیان کوردیانی کە هەن بە تێکڕا لە دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران و دەوڵەتی تورکیاوە پەخشەکانیان ئاراستەی ئەم ناوچانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەردوو وڵاتەکە دەکرێت ئەوەی کە بەرەو پێشچوونی لە ڕووی کاری ڕۆژنامەوانیەوە بە شێوەیەکی بەرفراوان بەخۆ بینیوە ڕۆژئاوای کوردستان و هەرێمی کوردستانە بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا شایانی هەڵوەسە لەسەرکردنا ئەمەوێ چەند ئامارێک بخەمە ڕووکە پەیوەندی بە ژماری دەستگا ڕاگەیاندنەکان هەیە بە کەناڵ ڕاگەیاندنەکان بۆ نمونە ئامارە فەرمیەکانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان باس لەوە ئەکا کە 894 ڕۆژنامە بە درێژایی ساڵانی ڕابردوو لەلایەن سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانەوە تۆمار کراوە ئەگەرچی بەشێکی ئەم ڕۆژنامە و گۆڤارانە ئێستا نەماون هەڵبەت ئەتوانین دواتر هۆکارەکەی بڵێن جگەلەوە لە هەرێمی کوردستان 174 رادیۆ تۆمار کراوە و سەتەلایت 29 کەناڵ هەیە ئەمە جگەلەوەی کە تەلەڤیزیۆنی ناوخۆیی زیاتر لە 103 کەناڵ هەیە تێکڕای ئەم کەناڵە رادیۆیی و تەلەڤیزیۆنی و گۆڤار و ڕۆژنامانە ماوە بۆ ماوە لە ڕووی ژمارە و گۆڕانکاریان بەسەردێ بەهۆی دوو خاڵی زۆر سەرەکی یەکەمیان ئەوەیە کە بەشێکی ئەم ڕۆژنامە و گۆڤار و رادیۆ تەلەڤیزیۆنانە لەگەڵ ململانەی سیاسی بەشێکیان لەدایکە بن ئەبنەوە بە ئامراز یابوون بە ئامراز لەو ململانەی سیاسی ناوخۆیانەی کە لە هەرێمی کوردستان لە نێوان پارتە سیاسیەکان هەن خاڵی دووەم ئەوەیە کە بارودۆخی دارایی زۆر جار ڕنگدانە و کاریگەری هەیە بەسەرەوەی کە ژماری بەشێک لە دەستگا ڕاگەیاندنەکان کەم ببێتەوە بەداخەوە ئەم جۆری کە باسی ئەەکەم لە خاڵی دووەم پەیوەنددار بە کاریگەری پەیوەندی هەیە بە و دەستگا ڕاگەیاندنە ئەهلی سەربەخوانی لە هەرێمی کوردستان هەن و جگەلەوە لە دۆخێکدا زۆر جار ئێمە قەیرانی دارایی زۆر سەختمان هەبووە بینیومانە میدیای سێبەر لەدایک بوون سێبەری حیزبەکان کە بریتی بوون لە کەناڵی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان سەرۆکی ئاژانسی پاراستن و هاوکات ئاژانسی زانیاری لە هەرێمی کوردستان بەواتایەک ئەوەی کە سەرمایه‌دارانن لە حکومڕانی و دەستگا ئەمنیەکان لەلایەکەوە دەستگای ڕاگەیاندنی زیاترەکەن و لەلایەکی ترەوە دەستگا ئەهلیە سەربەخۆکان ڕوو لە کەمبوونن بەڵام
ئەگەر چی فرەیی و ژمارەی زۆری دەستگا ڕاگەیاندنەکان لە هەرێمی کوردستان هەیە بەڵام کێشەی هەرە سەرەکی ئێمە بۆ مامەڵەکردن و چاودێریکردنی ئەم دۆخە بۆی کە وەک دەرەنجام بەدەستمان گەیشت و ئەوەیە هێشتا ئەم باردۆخە بە تەواوی لە خزمەت فرەیی و ئازادی ڕادربڕین و بەرە پێشچوونی پرەنسیپەکانی دیموکراسی و دەستخستنی زانیاری نییە بەڵکو لە هەندێک شوێندا ئەم دەستگا ڕاگەیاندانە بوونەتەوە ئامرازی شەڕکردن و ئامرازی پروپاگەندە بۆ شێواندنی زانیاریەکان یان هێنانە ئارایی ململانەی نوێ بۆیە ئێمە لە چەند خاڵێکدا خۆشبەختین لە هەرێمی کوردستان بەوەی کە یاسای کاری ڕۆژنامەنووسیمان هەیە و جگەلەوە یاسای دەستخستنی زانیاریمان هەیە بەڵام زەرمەندین لە جێبەجێنەکردنی ئەم یاسایانە بۆیە ئەبینین ژمارەیەکی زۆر لە پێشێلکاری دش بە ڕۆژنامەنووسان و تیرۆرکردنیان ساڵانە بە تێوەگلان و ئەنجامدانی لەلایەن خودی حکوومەتی هەرێمی کوردستان پارتە سیاسیەکان بە تایبەت لە سەروی هەمویان و پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێکی هێزە سیاسیەکانی تر ئەمە جگەلەوەی کە کۆمپانیا ئەهلەکانیش ئێستا بوونەتە بەشێک لەم دەست درێژیانە بۆ نمونە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە 11 ساڵی ڕابردوو زیاتر لە 1400 پێشێلکاری جۆراوجۆری دش بە 1400 ڕۆژنامەنووس تۆمار کردو ئەمە جگەلەوەی ئامارە نێودوڵەتی و ناوخۆیەکان ئاماژەی زۆر مەترسیدارمان لە پاشەکشەی ئازادی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان پێڵێن زۆر چاکە دینەوە بۆ سەر وردەکاریەکانی ئەوەی کە ئەم پێشەکانە بۆچی کراوە جگە لە بواری با بڵین قەیرانی دارایەوانە کە داخراون چۆ کارێتیوە بەڵام کاک ناسر خاتونیاز ئاماژەی دا بە ئەو پێشێلکاریانە کە لە هەرێمی کوردستاندا کراوە ئەو شێوازە ڕۆژنامەوانیە کە بەسراوەوە بە دەسەڵات پرسیارەوەیە کە دەسەڵات ئەگەر لی بپرسی ئەڵێت کە بەهۆی نیگەرانی ئاسایشیەوە بۆ پاراستنی با بڵین بەرژەوەندی نەتەوەی و نیشتمانی ناچارن جارجار ڕێگە بگرن لە ڕاگەیاندنەکان ئەم بەڵام پرسیارەوەیە کە ئەمە ئایا بیانوتی گونجاوە ئایا لە ڕۆژ ئاواش ئەم بیانوە بە ئەزمون بەوەی کە ئێوە دیوتانە بووتە هۆی ئەوە جارجار ڕێگە بگرن لە هەواڵێک کە ڕۆژنامەوان دۆزیوێتەوە پێی گەیشتووە؟ کاک شاهید ئەو ڕۆژنامەوانانەی کە لە کوردستان بوویانە یا لە زۆربەی زۆری وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕەنگە بە ڕیسپڕێک بتوانم باسییان بکەم ئەمانە ڕۆژنامەوانانن کە لە دەستگای میدیایی حیزبەکاندا کار دەکەن یان هی حکوومەت حکوومەتەکان و حیزبەکان بۆچی رادیۆ تەلەڤیزیۆن دادەنێن بۆچی کەڵک وەردەگرن لە دەنگە وەرەگشتیەکان لەبەرەوە کە پیان هەڵبڵێن لەبەرەوەی کە باشەکان بڵێن لەبەرەوەی کە لانی کەم خراپەکان زۆر باس نەکەن ئەگینا هیچ هۆیەکی تایبەتی نییە کە ئەم هەموو پارەیە سەرفیەوە دەکرێت کە دەستگا و ئامرازی پێشکەشکردنی بەرنامەی رادیۆ تەلەڤیزیۆنی بڵاوکردنەوەیان لە اختیار ڕۆژنامەوانان دابنێن یان موچیان بدەنێ بێگومان لەو حاڵەتەدا من هەروەکی پێشتریشتە نابیشت باست کرد بەختەوەرانە ئەزمموی پابلیک سرویسم هەیە ئەمەش بە تەواوی جیاوازە لەوەی کە لە کوردستاندا وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە لێرەدا خەڵک خۆیان پارە کۆ دەکەنەوە بۆ ئەوەی کە من و تۆی ڕۆژنامەوان ببین بە چاوجۆی خەڵکەکە میکرۆفۆنەکە لە دەسەڵاتدار وەربگرین بیدێنە بەردەست خەڵکەکە ببین بە چاوجۆمان بۆی کە بزین ئەوان چ پێشێلکاریەک دەکەن ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبووێنە یا لەو رادیۆ تەلەڤیزیۆنانەی کە سەر بە حکوومەتەکانە ڕوودەدا ئەوەیە کە ئەم رادیۆ تەلەڤیزیۆنانە ئەم ڕۆژنامە و گۆڤارانە هەمیشە بەشێکن لە پۆزیسیۆن یان ئەگەر سەر بە حیزبەکان من پۆزیسیۆنی حیزبەکانن ئەوەی کە پابلیک سرویس دەگرێتەوە بە پێچەوانەوەیە هەمیشە هەر حکوومەتێک کە لەسەر کار بێ ئۆپۆزیسیۆنن بۆیە ئەو پرسیارەی کە جەنابەت فەرمووت بێگومان ئەم پێشێلکاریەی کە دەکرێت ئەو نمونانەی کە نیازخان بە دروستی ئیشارەی پێکردن کە لە هەرێمی کوردستاندا کراون و من بە دووری نازام کە دووپاتیش ببنەوە بەردەوامیش بن لەسەرکردنیان ئەمانە ڕوو دەدەن دیار بە هەر پاستاوێک بێ ڕوو دەدەن حیزبێکە قبول ناکە کە دەنجی پرسیارکە لەلایەن ڕۆژنامەوانێکەوە لە میدیایەکدا بڵاو بێتەوە خەڵک لێ ئاگدار بن لە ڕاستیەکان بێ دەنجیان دەکا کەسەکە دەردەکا یانەگە بکرێ حەسفی فیزیکیان دەکات حکوومەتەکان رادیۆ تەلەڤیزیۆنەکان دادەخەن کەسەکان زیندانی دەکەن ترۆریان دەکەن ئەوانە ئەو پاساوانن کە حکوومەتەکان بۆ خۆیان دێهێنەوە بەڵام من و
جەنابەت بێگومان ئەو شتانە قبول ناکەین لەم چەند ساڵی دواییدا زیاتر لە 100 ڕۆژنامەوان کوژراون لە بەداخەو پێم وابێ دەنگی کاگناسر برایە من نایبیستن دەنگی کاگناسر هیوادارین کە کێشەکە چارەسەر بێ تا کاگناسر جێبەجێ خاتونیاز ئاماژداندا بە و پێشێلکارێنەوە قەیرانانە ئەوە ئەوەی کە چەند ڕۆژنامەوانی بە شێوازێ لایەنێکی بەسراوەتەوە بە دەسەڵاتەوە کاردانەوەی خەڵک چییە؟ ئەو زانیارانە کە ئەسەندەکە ڕۆژنامەوانان یا ڕۆژنامەوانی ئازادوکەی و دەخێنە بەردەست بە نسبەتی پێشێلکاریەکان بە نسبەتی با بڵین وابەستەبوونی هەندێک لە میدیاکان بە با بڵین بەدەسەڵاتەوە خەڵک چۆن چاولەوە دەکەن؟ لە ڕاستیدا بەهۆی ئەو ململانی سیاسیانی کە لە هەرێمی کوردستان هەنەوە بەهۆی تێپەڕبوونمان لە هەرێمی کوردستان بە قۆناغی شەڕی ناوخۆ جۆرێک لە یەکانگیری نییە بۆ ڕێکەوتن لەسەر یەک ئامانج لەلایەن تەواوی خەڵک لە هەرێمی کوردستان بۆیە هێشتا هەرێمی کوردستان دابەش بۆ بەسەر زۆنی زەرد بەسەر زۆنی سەوز یاخود زۆنی نیلی و ئەمەش بە تێکڕا کاردانەوە و ڕنگدانەوەی هەیە بەسەر جۆری ئەم وەرگرتنی چاودێریکردنی کە هاوڵاتی هەیەی بۆ سەر میدیاکان بەداخەوە ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە ئەمێ ئەو بڵێم هێشتا ئەو ڕاددەی تاوانی کە لە بەرامبەر ڕۆژنامەنووسان کراوە لە بەرامبەریدا ڕاددەی ناڕەزایەتەکان لە ئاستی پێویست وە چاوەڕوانکراوی ئێمە نین ئەمەش ئەو هۆکارانە بوو کە لە سەرەتاوە ئاماژەم پێکرد بەهۆی ئەو دابشکاری کە ئەم جۆرە لە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان لە ڕێگەی حزبی سیاسیەوە بەرهەمی هێناوە بەڵام لەگەڵ ئەوەشدا بڵێ خەڵکی هەرێمی کوردستان بە درێژایی ساڵانی ڕابردوو باەخ و گرنگیان هەبوومێ بۆ میدیای ئەهلی سربەخۆ بەڵام لە بەرامبەر هەرێکێک لە میدیا ئەهلیە سربەخۆیانەکە دەستگا ڕاگەیانەکان کە بە شێوەی سێبەر هاتوون وەگۆی پێشتر ئاماژەم پێکردی کێن دێن جۆرێک وەکو ئیسفەنج ئەم جۆرە لە ناڕەزایەتی هەڵ ئەمژنەوە هەمان ئەو میکانیزمەی کە میدیای ئەهلی سربەخۆکاری پێکە جۆرێک لە ڕنگدانەوەی هەیە لەناو ئەو دەستگا ڕاگەیانانە بەڵام لە پاڵ ئەوەشدا تەواوی میکانیزمەکانی تری پروپاگەندا و بڵاوکردنەوەی زانیاری ناڕاست و شێواندنی زانیاریەکان و خوڵقاندنی ڕووداوی نوێ لەو بارودۆخانە دروست دەکەن بەڵام ئێمە بە لەدەستدانی ئەوەی کە ڕۆژنامەی هاوڵاتی بۆ ماوەیەک دواخرا یان داخرا بەڕاستی زیانێکی زۆر گەورە بوو کە ئێمە یەکەم ڕۆژنامەی ئەهلی سربەخۆی کوردی لە دوای ساڵی 1991 داخرا لە ماوەی ڕابردوودا زیاتر لەوە ئازاربەخش ئەوەیە کە ئێستا ڕۆژنامەی هاوڵاتی داخراوە کە پێشەنگی میدیای ئەهلی سربەخۆ ئازاد بوو لە ڕووی چاپەمەنیەوە لە هەرێمی کوردستان بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا میدیای ئەهلی سربەخۆ یا میدیای ئازاد و سربەخۆمان ماوە لە هەرێمی کوردستان کە بتوانن ڕۆماڵی باردۆخەکە بکەن و هەوڵ بدەن زانیاری ڕاست و دروست بگەێنن ئەوەی کە پەیوەندی بە ئاستی چاودێری هاوڵاتیانەوە هەیە لە هەرێمی کوردستان من ڕووداوی کەرکووکت بۆ ئەهێنمەوە لە ڕووداوەکانی 16 و 7 ئۆکتۆبەر بەشێک لە خەڵک کەرکووک لە دوای ئەو ڕووداوانە بەهۆی تووڕەبوون و بێزاریان لە دەستگا ڕاگەیانە کوردیەکان و چۆنیەتی شێواندنی زانیاریەکان من ئاگداری ئەوە هەم کە تەواوی کەناڵە کوردیەکانیان سڕیوەتەوە کە کەناڵی ئاسمانی یا گزارش لە کەناڵە حزبیەکانەکەن و خاڵێکی مەترسیداری تر کە بۆشاییە بۆ گەیاندنی زانیاری ڕاست و دروست یا ئەوەی کە هاوڵاتی دوور لە ململانی حزبی بتوانێت زانیاریەکانی پێبگات ئەوەیە کە ئێمە بەشێک لەو میدیا ئەهلیە سربەخۆیانی لە ڕابردوو هەمان بوو بەهۆی ئەوەی کە پرۆژەی بە حزبی بوون و دروستبوونی حزبی سیاسیان هەبوو ئێستا بوونەتە هۆکاری ئەوەی ڕاددەی دیموکراسی و ئازادی ڕاگەاندن لە هەرێمی کوردستان بەردەستتر بکەنەوە واتە بەمانە ئەم جۆری پاشەکشەی کە هەیە سەرباریەوەی کە هاوڵاتی داخوازی زۆر ڕاستەقینەی هەیە بۆ گەیاندنی زانیاری ڕاست و دروست بەڵام هێشتا هاوڵاتی لە هەرێمی کوردستان لە بەردەم سەر لێ شێواویە چونکە کەناڵە ڕاگەیاندنەکان و ئەمرازەکانی پروپاگەندەبوون زۆر بوون بەڵام هێشتا خەڵکیش ئەوداڵی زانیاری ڕاست و دروست زۆر چاکە دینەوە سەر و باسە بەنسبەتیەوەی کە چەند پەیوەندی بە خەڵکەوە هەیە و کولتور چۆن کاریگەرە بەڵام کاک ناسر ئەم ساڵانە لانیکەم لە 2000ەوە با بڵین ڕێکخراوەی ڕۆژنەوانی بێسنوور هەموو ساڵێ ڕوتبەی داوە بە وڵاتەکان لە پێناو ئازادی ڕاگەیاندندا و هەر ساڵ لە ساڵیادی سەیمەیە بڵاوی کردوێتەوە ئەمە چەند توانیویەتی کاریگەری هەبێت
لەسەر ڕادەی ئازادی ڕاگەاندن لە وڵاتانە. ڕەنگە لە سوئێد ئەمە ببێتە هۆی ئەوە دەسەڵات ئەگەر ڕوتبێکی خراپتر بێ بەرپرسیار بێ، بەڵام پێ دوایە بە نسبەتی وڵاتانی تر واتە ئێران، تورکیا، سووریا، تەنانەت عێراق یا هەرێمی کوردستان تەنیا ئەم ڕاگەیاندن دەتوانێت کاریگەر بێت و دەسەڵاتەکان بەرپرسیار بکە یا گومانە دروستکە لای خەڵک؟ هیچ کتێدانێک کە کارێکی زۆر باش لەم شتانە بڵاو دەبنەوە، بەڵام هیچ حکمێکی ئیجرایی لە پشتەوە نییە ئەم راپۆرتەی کە ڕۆژنامەوانانی بێسنوور دێدەن. هەروەکی جەنابەت باست کرد وڵاتانی باکووری ئەوروپا هەمیشە یان بە شێوەیەکی بەردەوام لەم دوایانەدا لە ڕیزەکانی هەرسەرەوەی وڵاتانی ڕێزگر لە ئازادی چاپ و دەربڕین بوون. بەلامەوە هیچ سیر نەیە کە وڵاتێکی وەکو کۆماری ئیسلامی وڵاتێکی فرە نادیموکرات و فرە سەرڕۆ ئەم کارە بکات و پێشێلی ئازادی ڕادەربڕین و کاری ڕۆژنامەوانی بدات. من دێتەوە بیرەمەوە کاتێک کە لە ئێرانە باسی ڤیددیۆ دەهاتە گۆڕێ ئێران ڤیددیۆی قەدەغە دەکرد. دەویست بەر بە شەپۆلەکانی کەناڵ ئاسمانیەکان بگرێت. حەزی نەدەکرد کە ئینترنێت هەبێت لە ناو وڵاتدا. ئێستا پێش بە بڵاوبوونەوەی ئازادی دەنگ و باس و تەنانەت ڕادەربڕینی تاکە کەسی خەڵکیش دەگرێت لەسەر تۆڕە مێدیایەکاندا. بیلەوە بکەنەوە کە ماڵپەری رادیۆی سوید کە رادیۆیەکی بێلایەنی پابلیک سرویسە لە ئێرانە قەدەغە کراوە، خەڵک ناتوانێت بیکاتەوە و چاوی لە بکەوە ئاگداری وردەکارەکانی ئەو دەنگ و باسان دەبێت کە تەنانەت لەسەر سوید بڵاو دەبنەوە نەک لەسەر ئێران خۆشی. بۆیە زۆر زۆر ئاشکرایە کە ئەم وڵاتانە گەلێک دەترسن لەوەی کە خەڵک فێر بێت، ئاگداری دەنگ و باس بێت، مێشکی ڕوون بێتەوە، زەینی بکرێتەوە و بۆ ماوەیەکیش ڕەنگە بتوانێت خەڵک ترسێنێ، بەڵام بەڕاستی بۆ ئەم کارانە درەنگە. من پێم وانەیە کە هەروەک هەندێک کەرەسەی وەکو ڤیددیۆ و شەپۆلی ماهوارە و فرێکانسی رادیۆ و تەلەڤیزیۆن و تەنانەت سیدی توانیان ڕێگە بەبڕن و بچنە هەموو ماڵێکەوە. کەواتە کاک ناسر هەر لێرەدا ببوورە، کەواتە بە پێوەش کە بەڕێستان ئیسە پەرپرسیاری ئەو بەشەن لە رادیۆ سێت لەگەڵ هەموو ئەو گوشارانە ناتوانین بڵین بەهۆی سوسیال میدیا و ڕۆژنامەوانی هاوڵاتی ئەو هاوڵاتیانێک خوان هەواڵ دەگوازنەوە ئیتر بە شێوازی ڕاگەاندنێکی ئازاد پێک هاتووە دروست بووە کە دەسەڵات ناتوانێت ڕێگەی لێ بگرێت؟ من پێم وایە کە ئەم تۆڕە میدیایانە ڕێگەی خۆیان هەردەستنە پێشەوە. دڵنیام کە خەڵک ڕێگایە دەبینێتەوە بۆ ئەوەی کە بەرپەرچی ئەم سیاست مەدارانەی وڵاتێکی نادیموکراتی و سەرڕۆی وەکو ئێران بدات. بەڵێ توانیوانە ڕێگای خۆیان ببیننەوە. ئێستا تویتر یەکێک لە کەم خەرجترین میدیاکانە بۆ ئەوەی خەڵک دەنگ و باسی خۆی بڵاو کاتەوە. ئەو ڕووداوانەیە کە هەن بە کورتی باسێن لەوە بکە و بڵایان بکاتەوە یان بیرڕای خۆی و کەسانی تر بێنێتە گۆڕێ و ئاگداری بدلێ. ماڵپەڕەکانی تری کۆم میدیایی شەراوە، بەڵام دیارە هەوڵی خۆشیان دەم بۆ ئەوەی کە تا دەتوان ئەمشتە بربەستتر ڕێگای بربەستی زیاتر بۆ بکەنەوە، تند و تیژتری بکەن، هەڕەشە لە خەڵک بکەن و ئەگەر بۆیان بکرێت بە تەواوی دای بخەن یانەوەی کە بیهێنن بە شێوەی کەناڵێکی تەواو کۆنتترۆلکراوی ناوخۆی دەربێنن. بەڵام ئەوانە هەموو هەندێک هەوڵن کە لە ئەنجامدا ناگەن بۆ ئاکامێک کە کۆماری ئیسلامی بۆ وێنە داوای کردووە. بەڵێ خاتون نیاز ئاماشتاندا بە هەندێک لە سەرکوتکارەکان تەنانەت کوژرانی ڕۆژنامەوانان لە وەختی باسی میدیای ئازاد دەکەین. یەک لە سەرەکیترین کاریگەری میدیای ئازاد ئەوەیە کە خەڵک هەندەدا بۆ کاردانەوە. وەختێ با بڵین گەندەڵیەک هەبێت، سەرکوتکاریە هەبێت، پێشێلکاریەکی مافی سەرەتایی مرۆڤ هەبێت، وەختی میدیای ئازاد باسی لێ دەکات. ئەگەر لە ئێراندا ڕێی لە دەگەی فیلتر دەکەی، لە کوردستانە میدیای ئەهلی هەیە، وەک ئاماشتان پێدا 174 رادیۆ، 29 کاناڵ، 133 کاناڵی خۆجێی هەن کە هەموویان سەربەدەسەڵات نین. ئەمانە وەختێک هەواڵی گەندەڵیەک یا پێشێلکاریە یا کوشتنێک یا کارێکی نایاسایی دەگوازنەوە، یا تەنانەت ئەو راپۆرتانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە باسی پێشەکاریەکە ئەوان بڵاوی دەکەنەوە بە کوردی بەرەو خەڵک. چەند خەڵک کاردانەوەیان هەیە؟ چەند بەرەو پیری ئەو هەواڵانە دێن؟
بەهۆی ئەوەی کە لە وەڵامی پێشتر باسم لە کاردانەوەکان و هەڵوێستی خەڵک لە هەرێمی کوردستان کردووە ئەو سەر لە شێواوەی کە خەڵک تێکەوتووە ئەمە باس لەوە بکەم کە بۆچی دەسەڵات لە هەرێمی کوردستان پاڵ بە دەستگا ڕاگەیاندنەکانەوە دەنێ بۆی دوورکەونەوە لە گەیاندنی زانیاری ڕاست و دروست هەڵبەت میدیاکاری پیشەمەند ئەبێ لە یادمان بێ ئەرکی بەتەنیا ئێستا ئەوە نییە کە ڕووماڵ و زانیاریەکان بگوازێتەوە لە شوێنێک بەڵکو ڕێکخراوی یونسکۆی سەر بەنەتەوەی گرتوەکان و خودونێتەوەی گرتوەکان و جاڕنامەی گردردونی و زۆرێک لە ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان بەهای نوێی بۆ کاری میدیا زیاد کردووە لە ڕووی ئەرک و بەرپرسیارەتیەوە بۆ نمونە ئەوەی کە میدیاکار ڕۆڵە بینێ لە چەسپاندنی پرەنسیپەکانی دیموکراسی لە بەرگریکردن لە دادپەروەری لە هێنانە ئارای یەکسانی جێندەری لە چەندرین پرسیتر تەنانەت ئەوەی کە ڕۆ ئەچێ بۆ بەرەنگاربوونەوەی ئێعدام و بەشێک لەو مادانی تریش تەنانەت کە وەک بابەتێکی تر لە بەرەنگاربوونەوەی ئەشکەنجەش باس ئەکرێ لەبەرەوەی خەڵک و هاوڵاتی لەسەر بنەمای زانیاری بڕیار لە ئێستا و لە داهاتوویەدا جۆری ئەم حکمڕانیە لە هەرێمی کوردستان و پارتە سیاسیەکان بەهۆی ئەوەی تێوەگلاون لە گەندەڵی لە دۆسی ناشەفافیەت و پێشێرکاری مافەکانی مرۆڤ تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان کوشتنی خۆپێشاندەران دەیان دۆسی تاوانکاری ترکە لە بەردەم ئێمەوە راپۆرتە نێودەوڵەتیەکەون و کۆمەلگای نێودەوڵەتی ڕوونە ناخوازن ئەم زانیاریانە بگەن و ناخوازن ئەو ڕۆژنامەنووسانی کە کارەکەن بەردەوام بن لە ئەم جۆرە گەیاندنیان بۆیە من و بەشێک لە هاوڕێکانی تریشم بەردەوام لە بەردەم هەڕەشەین بەردەوام لە بەردەم مەترسین بەڵام لەگەڵ ئەوە هیچ ڕێگە چارەیەک نییە جگە لە بەردەوامی و کارتکردن بۆ گەیاندنی ڕاستیەکان خاتون نیاز دەڵێن نایەڵن بەڵام گوازراوەتەوە بازم لە جیا لە سەر لە شێواوی ئەگەر لە ڕۆژ ئاوا بۆنە لە سوئێددا لە ئەمریکا لە بریتانیا هەواڵی گەندەڵیە پێشەلکاریە بڵاو بێتەوە خەڵک کاردانەوەیان دەبێت پرسیارەکەم ئەوەیە هەڕەشە لێوە دەکرێت بەڵام ئێشتا ئێوە بە ئازایەتی دێن قسەی خۆتان دەکەن و میدیایەکی پیا دەکەن بۆ ئەوە قسەکەیەوە بگوازێتەوە خەڵک زیاتر باوەڕ بە سکاڵاکە و بە زانیارێکی ئێوە دەکەن یا حاشاکەی دەسەڵات وەردەگرن ئەبێ ئەو بڵێ لەبارەی کاردانەوەی خەڵکەوە لە ماوەی ڕابردوو و چەندی ساڵی ڕابردوو بینیمانە خەڵک بە هەزاران کەس لە چەندین شوێنی هەرێمی کوردستان ڕژاونەتە سەر شەقام بەڵام لێیان کوژراوە خەڵک ئەوە تا ڕووداوەکانی هەفتەی شوبات نزیکەی 10 کەس کوژراون ئەوە تا بڕیار لە سەید سادق ئەوە تا لە هەڵەبجە لە کەلار لە کۆیە لە تەواوی شوێنەکانی تر خەڵک ڕاستە بڕواناکە بەڵام خەڵک ناڵێم بێ ئومێد بووە بەڵام خەڵک هیوای نەمەوە بۆی کە ئەم جۆرە لە فۆرمی حکومڕانی بە ئاسانی لە ڕێگەی خۆپێشاندانەوە بگۆڕێ من ئێستا ناتوانم بە هەڵسەنگانێکی 100% بخەمە ڕوو جگە لە وەڵامانەی کە پێشتر پۆلین بندم کردبۆتەوە کە بۆچی خەڵک کاردانەوەکانی لەمە تێپەڕاکەن و خەڵک لە هەندێک شوێندا کاردانەوەکانی بەهۆی ئەوەی کە وەڵام نەدراوەتەوە لە لای حکومەتی هەرێم داوای نان و ئازادی کردووە لە هەرێمی کوردستان ئەوەی کە هاوڵاتیان ڕژاونەتە سەر شەقامەکان و داوای گۆڕانکاریان کرد داوای میدیای ئازادیان کردووە چەندین دامەزراوەی تری چاواشەکار هەیە بۆ شێواندنی زانیاریەکان ئەوە تا من باس لەواکەم هەر دوێنی ئەمەیادی سەرتش عوسمانمان کردەوە سەرەتا کە ئەم یادەمانە کردەوە لە هەولێر لە 10 کەس تێپەڕمان نەئەکرد بەڵام ئێستا سەدان کەس لەگەڵمانن لەبەر ئەوەی ئەم پرۆسەی تێکشکاندنی ترسە هێدی ئەگۆڕێ و وەرئەگێردرێ بۆ پرسی ئازادی و بەرگریکردن لەسەر بەخۆیی و زانیاری ڕاست و درست چونکە خەڵکی ئەوە ئەزمونەکەن کە ئەم زانیاریە ناڕاستانە هیچ شتێک لە ژیانیان ناگۆڕێ بەوەی کە باز دەواکە بارودۆخ باشە بێ گەندەڵی نییە لە بنەما و لە ئەرزی واقعدا گەندەڵەکان بەردەوامن خراپەکاریەکان بەردەوامن بۆیە ئەوەی کە خەڵکی وەک ئێمە جەختی لەکەێنەوە ئەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان و حزب سیاسیەکان بە پلەی یەک دەستبەرداری توندوتیژی بن لە بەرامبەر ڕۆژنامەنووسان و تاوانباران ببرێنە بەردەم یاسا و ڕوبڕووی لێ پرسیدنەوەی یاسایی بکرێنەوە زۆر سپاس دینەوە لاتان دیارە تەنیا 3 دقەمان ماوە کاک ناسە ئەگەر زۆر بە کورتی ئاماژە بەوە بدەن چه ڕوڵ و با بڵێن شێوازێک هەیە لە میدیاکان لە سوئێددا بۆ مافی ڕۆژنامەن بپارێزرێت ئەگەر لەلایەنی بەرپرسێکەوە سەرنووسەرێکەوە دەسەڵاتدارێکەوە و گوشاخێتە سەر ڕۆژنامە و ڕۆژنامەوان چی دابین کراوە لە یاسادا بۆ ڕۆژنامەن مافی پارێزرێت شتیوان لە سویدا ڕوونادا کاک شاهید
چونکە ئازادی چاپەمەنی ئازادی ڕاگەیاندن لە وڵاتێکی وەکو سویددا نەتەنیا لە یاسادا هەیە شتێکی یاساییە بەڵکو خاڵێکی دەستوریشە ئەمە بۆ مانایە کە ڕۆژنامەوان و رادیۆ تەلەڤیزیۆن ئازادی بەربڵاویان هەیە بۆ بڵاوکردنەوەی هەر جۆرە بۆ چوونێک بۆ هەر دەنگ و باسێکی کە پێیان وایە کە سەرنجڕاکێش بۆ خەڵکەکە بەڵام بەرحاڵەوە ئازادیش بێ سنوور نییە هەندێک پرینسیپی خۆی هەیە هەندێک بنچینەی ڕێسای ڕۆژنامەوانی هەیە کە ڕەنگە لە دەرفەتی تردا پیا بتوانێت باسی بکات بۆ وێنە ئەوەی کە دەبێت دەنگ و باسەکان کە بڵاو دەبنەوە ڕاست بن من خۆم هیچ بڕواایەکم بەوە نییە کە لە باشووری کوردستان لە شوێنێکی تر ڕۆژنامەوانی یا میدیای ئەهلی و سربەخۆ هەبێت بەڵام ئەو هەوڵانەی کە دەدرێن پێم وایە زۆرتر چالاکوانانی ڕۆژنامە پێم وابێ کێشەمان بوو لەگەڵ دەنگکاک ناستە دووبارە فریز بووە خاتون نیاز زۆر بە کورتی کەمتر لە دەقێکمان ماوە 45 سانیە بە نسبەتی با بڵێن ئەو ئازارانەی کە ڕۆژنامەوانی ژن ڕوبڕووی دەبێتەوە چی ئەگەر زۆر بە کورتی چون مەسەن لێرە یاسایەکی ڕۆژنامەوانی ژن دەتوانێت شکات بکات لە سەرنووسەر لە بەرپرسەکەی لە سیاسەتوانێکە بە شێوازی ئازاری داوە لە کوردستان چی ئەو ڕۆژنامەوانی ژن چەند ڕوبڕووی شتی ئەوە دەبنەوە ئەمە زۆر بە کورتی وەڵامێکی کاکناسر بدەمەوە بەشێکی ئەو قسەی کردی ڕێژەیە و بەڕاستی ئەم جۆرە لە دەسەڵات و حیزبی سیاسی ئەخوازێ بڵێ میدیای ئەهلی سربەخۆ یا خەڵکی ئازادی خوازی ڕۆژنامەنووس وجودی نییە بۆیە من بەڕاستی ئەوە ڕەتەکەمەوە خاڵی دوم ئەوەی کە پەیوەندی بە ژنانە بەداخەوە چۆن ئەو تەواوی ئەو هەڕەشانە هەن کە پێشتر باسم کرد بە هەماشەوە لەسەر ژنان هەن بەداخۆ زۆر جار کاتێکی ئێمە چینە بەردەم دادگاکان وەکو پێویست بەدەم پرەنسیپەکانی جێبەجێکردنی یاساکانەوە نایەن بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە نە کۆڵمانداوە نە کۆڵە دەین بەردەوامین سکاڵەکانی خۆمانە بینە بەردەم دادگاکان و ئامادەین بە هەموو شێوەیەک بەرگری لە خۆمان بکەین زۆر سپاس لە بەڕێزان خاتون نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەوان لە هەرێمی کوردستان و کاک ناسری سینا میدیاکار لە سوێد و ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بە گەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن